مەترسی داعش هەرگیز پاساو نییە بۆ پێشێلکاری و ڕێگری لە ڕۆژنامەوانانی پرۆفیشناڵ و قاڵبوو لە گەیاندنی هەواڵ لە بەرەکانی شەڕی پێشمەرگە لەگەڵ داعشدا. سنتەری میترۆ ئاماری ساڵی 2015 پێشێلکاری و تونند و تیژیەکانی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان خستە ڕوو، بەڵام ئامارەکە بۆ ڕۆژنامە نووسان هیچ لایەنێکی دڵخۆشکەری تێدا نەبوو، بە تایبەت کە ئامارەکە دۆخی ڕۆژنامە نووسانی لە ساڵی 2015دا بە خراپتر لە 2014 وەسف کرد. هێشتا عەقڵەتێک لە ناو فەرمانگە ڕەسمیەکانی ئەم هەرێمە کارایە، بە هۆکاری جۆراوجۆر دەیان پێشێلکاری زەق و ترسناک بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجام دەدەن. لەوانەش ترسناکتر ئازیزان ئەو دەستگایانن کە بەرپرسن لە پاراستنی گیان و ماڵ و کەرامەتی ڕۆژنامە نووسان. بەداخەوە ئەوان خۆیان دەبنە سەرچاوەی سەرەکی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان. ڕۆژانە بە هۆکاری بێبنەما سزا وەک تاشەبەر دەدرێ بەسەر میدیاکاراندا. خستنە ڕووی ئاماری ساڵی 2015 ئەو پێشێلکاری و تونند و تیژیانەی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە بۆ ئامادەبوانی ڕاگەیاندنی راپۆرتی ساڵانەی سەنتەری میترۆ هەواڵێکی چاوەڕوان نەکراو بوو، کاتێک سەنتەرەکە کۆمەڵێک ئاماری یەک لە دوایەکی پێشێلکاری ڕاگەیاند. بە درێژایی ساڵی 2015 ئەو پێشێلکاریانی بەرامبەر ڕۆژنامە نووسان ئەنجام دراون، سەنتەری میترۆ تۆماری کردوون بریتیە لە 48 ڕووداوی جۆراوجۆر. تێیدا 145 ڕۆژنامە نووس و کەناڵی ڕاگەیاندن سکاڵیان لای سەنتەری میترۆ تۆمار کردووە. لەناو ئەو ڕووداوانە 173 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووس و کەناڵی ڕاگەیاندن ئەنجام دراون کە بریتین لە برینداربوون لە بەرەی جەنگ 2، برینداربوون بە بەرد 7، لێدان 15، دەست بەسەرکردن 33، شکاندن و دەست بەسەرکردنی کەلوپەلی ڕۆژنامە نووسی 22، هەڵقوتانە سەر کەناڵ 2، داخستنی ئۆفیسی کەناڵ 2، هەڕەشە 14، ڕێگری لە ڕووماڵکردن 48، جیاکاری 14، ڕێگری لە گەشتکردن بۆ دەرەوەی هەرێم 3، کۆکردنەوەی گۆڤار 1، تەشویش و هێرشی ئەلکترۆنی 3، هەڵقوتانە سەرماڵی ڕۆژنامە نووس 3، تەقەکردن لە تیمی کەناڵ 2، هێرشی چەکداری بۆ سەرماڵی ڕۆژنامە نووس 1. وەزیری ڕۆشنبیریش وتاری جێگری سەرۆکی حکومەت یاریێمی پێشکەش کرد و تێیدا نیگەرانی خۆی بەرامبەر بەو پێشێلکاریانە دەربڕی کە دەرهەق بە ڕۆژنامە نووسان کراوە. ئێمە لە کاتێکدا خۆمان بەرپرس دەزانین لە ئەرکی پاراستنی سەر و ماڵ و ئارامی خەڵکی کوردستان، لە هەمان کاتدا ئەوەش بە بەرپرسیارەتی خۆمان دەزانین کە ماف و ئازادیەکانی ڕۆژنامە نووسان بپارێزی. بە درێژایی 5 ساڵە سەنتەری میترۆ ئاماری پێشێلکاری و تونند و تیژیەکانی ڕۆژنامە نووسان دەخاتە ڕوو، ساڵانەش ئاماری پێشێلکاریەکان تا دێ ڕوو لاڵقشان دەکات. ساڵی ڕابردووش دەستگای میدیای کورسات یەکێک بوو لەو دەستگایانەی کە چەندین جار پێشێلکاری و تونند و تیژی بەرامبەر کراوە. ساڵی 2015 ژینگەیەکی لەبار نەبوو بۆ کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان، ڕەنگە بەردەوامی بارگرژیە سیاسیەکان و شەڕی داعش ئاماری پێشێلکاریەکان لە ساڵی 2016دا بەرەو هەڵکشانی زیاتر ببات. مەروانە بڵا، کورسات نیوز، سلێمان.